بله بهاتنا آخر سروک امریکای دونالد ترامپ بریار سزای نو بسر ایرانی ده سپان بگو من کو او یک کارگری باندوری لسر کرتا انرژی یا ایرانی هروها یا عراقی جی دکه کو غازیش ایرانی هاورده دکه پس پر انرژی دکتر گووند شیروانی جی حولیری میوانی منه سلاو بود که گووند که گووند دسپیکی ده بزانه بیم یعنی کارگری یا بریار ترامپ بو سر کرتا انرژی یا ایرانی لی هروها یا عراقی جی چه دبه؟ سلااوڕێژم بۆ کەناڵی کوردستان بیستار و بینەرانی عزیز ئەوەی کە پێشبینی دەکرێت کە لە ویلایەتی ترامپی تازە سزاکان بەسەر ئێرانەوە بە تایبەت لە سەکتەری نەوت و گاز تونتربی لەوەی پێشتر و ئێمە ئاگادارین لە ساڵانی پێشتر داهات و هەناردەکردنی نەوتی ئێرانی زۆر بەرچاو هاتە خوارێ بەڵام ئێستش دووبارە ئەم سزاکان زیاتر دەبی بە تایبەت لەسەر ئەو بابەتێک کە باستان کرد لە راپۆرتەکەتان ئەو گازەی سروشتەی کە هەوردە دەکرا لە ئێران بە بڕی 50 ملیۆن مەتری سێزار و بڕێک لە کارەبا هەردووچیان بە تێچۆکەی واتە پارەکەی 4 تا 5 میلیارد دلار ساڵانە بوو ئێستا ئەوە بە ئیستثناءک واتە لێخۆشبوونێک لەلایەن ئەمریکەوە بەڕێوە دەچوو تاکو عێراق بتوانی پارەکەی هەناردەی ڕەوانی ئێران بکاتن بەرامبەر ئەو گازە و کارەبای کرێ دەکری بەڵام ئەگەر ئەو لێخۆشبوونەوە ڕابگیرێ ئەو کاتێ عێراق تووشی کێشە دەبی چونکە کورتێنانیشی گەورەی هەیە لە سەکتەری کارەبا ئێستا وێزگەکانی کارەبای عێراق تەنها توانای بەرهەمهێنانی 27,000 مێگاواتە کەچی پێویستی یاخود خواست لەسەر کارەبا 45,000 مێگاواتە واتە 18,000 مێگاوات کورتێنان هەیە بڕێک نزیکەی 7,000 بەو لە ڕێی ئێرانەوە لە ڕێی ئەو گازەوە پڕ دەکرا و دیسان کورتێنانەکە کەم دەکرا بۆ 20,000 بەڵام ئێستا 20,000 مێگاوات ئێستا دیسان کێشەکە زیاتر دەبیتن بە تایبەت لەگەر نزیکبوونی وەرزی هاوین ئەگەر ئەو بڕیارە جێبەجێ بکرێ ئەو کاتە کاریگەری زۆر دەبی لەسەر هاوڵاتیان لە ناوڕاست و خوار و عێراقەوە كيك جوفنها مثلا فكرة كيوسا تي من يعني انه هاوكي برسك يجي بكم كرتا غازي لكردستاني شي دولة من ده قالوا كرتا غازي يا كردستاني بو عراقي دكاره بب alternatifek يعني شي جي جرك بديلك بەڵێ ئەو گازەی کە بەرهەم دەهێنرێت لە چێلگەکانی گازی هەرێمی کوردستان بڕەکەیان زۆر نییە و تەنها تەرخان کراوە یعنی لە پلاندا کە بەکار بهێنرێت بۆ وەزگە کارباشی گەورە بە تایبەت ئەوانەی لە سلێمانی و لە هەولێر لە ئایندەش نێزیکیش کە بۆریەکە دەگاتە دهۆک وێزگەی کارەبای گەورەی دهۆکیش ئەمیش بەم گازە سروشتەکە کار دەکا بەڵام لە دوا کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەزامەندیدا کە بڕێک لەو گازە سروشتیە بکڕن لەو کۆمپانیایی کە کار دەکەن بە تایبەت تە چێلگەکانی کۆرمۆر و چەمچەماڵ بە بڕی 100 ملیۆن پێ ڕۆژانە ئەمەش بڕێکی سنووردارە بەڵام دەتانی بەشێک لە پێداویستەکانی ئەم ناوچانەی کە نزیکن لە کەرکووک و سەلاحەدین و دیالە ڕەنگە بتان سوودمەند بن لە بەشێک لەم گازە سروشتەکەی هەرێمی کوردستان بە تەئکید لە دوای تەنسیق کردن لەگەڵ وزارتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە گۆڤند ئەv بریاری ترامپ یعنی چه کارگەریە دکارە لەسەر ئابووریا ئیرانی کارتا ئەنەرژیە ئیرانی بکە بە تەئکید زیانێکی زۆری هەیە ئەمە ساڵانی پێش سزاکان کە لەسەر ئیران سپێنرا ئێران دوو هێندەی ئەوەندەی نەفتی هەناردەی دەرەوە دەکردەوە بەڵام ئێستا لە 3 ملیۆنە کەم بووتەوە بۆ 1.5 ملیۆن بەرمیل ڕۆژانە لە نەوت و لە گازی سروشتی سنووردارە کاریگەری زۆر نابیتن بەڵام لە نەوت کاریگەرێکی زۆر هەبوو داهاتەکانی ئیران هاتە خوارێ لەو ناوڕاست و هەموو لایەنێک کە تەعاملی تجاری بکاتن لەگەڵ لە سەکتەری نەوت ئەمیش تووشی سزا دەبیتن بۆیە زۆر وڵاتەکان زۆر کۆمپانیەکان تەعامل ناکەن لەگەڵ ئێرانەوە لە بەهۆی هەبوونی ئەم سزاکانی وڵاتانی ئۆروپی و ئەمریکیش لەسەر ئێرانەوە بەڵام لە زۆربەی کاتەکان ئێران توانیوێتی بەشێکی نەوتەکەی خۆی
بە شێوەی ناڕسمی هەناردەی دەرەوە بکاتەوە بە تایبەت لە ئەو بازارە ئازادانەی ئاسیا و هەندێکیانیش ڕەنگە بە هاوکاری چەند لایەنێکی حزبی لە عێراقەوە هاوکار بوون بۆ بە قەچاقبردنی بەشێک لە نەوتی ئیران بۆ بازارەکانی ئاسیوی بەڵام بەتاکید ئەوە ئەگەر ئاشکرا بوو و ئیسپات کرا ئەمە دەبتەجێ مەترسی لەسەر عێراقشەوە ئەمیش تووشی ئەم سزانەی ئەمریکا دەبیتن. هەروەها وسا تێ نرخاندن کە گۆڤند کوم کارتا ئەنێرژیە ئیرانی ji layekî ve بۆ کارگەریەکە سیاسی jî li hemberî Iraqê hatiye bikaranîn ji alî xwe ve jî Iraq bi vî şêweyî dikare alîkariyekî aborî bide Îranê ku kargeriya Îranê zêdetir dibe. Nirxandina te çi ye divê derbarê de kek govend؟ بەڵێ ئێران زۆر سودمەند بوو لە پەیوەندیە بەهێزەکەی لەگەڵ عێراق و بە تایبەت لە سەکتەری ئابووری کۆی ئەم سادراتی ئێرانی کە ڕەوانەی عێراق دەکرێتەوە هەرچەندە زۆربیان لە کواڵەتی زۆر باشترینە نزیکەی 12 ملیار دۆلارە ساڵانە ئەمە جگە لە سەکتەری نەوت و گازیش کە گاز و کارەبا بڕی 4 تا 5 ملیار دۆلارە ساڵانە و ئەو گازی سروشتی کە دەفرۆشێ بە عێراق بە نرخەکی گرانتریشە لە نرخی بازارەکانی جیهانەوە و لە ماوە دەبڕێتەوە بە تایبەت بەهۆی ئەوەی کە بە بیانووی ئەوە کە هۆی تەکنیکیە بەڵام لە وەرزیستانەوە زۆر جار ئەم گازە بە تەواوی ناگاتێ مانجی ڕابردوو نزیکەی 3 هەفتە گازەکە بڕا گازی سروشتی واتە چەندین وەزگای کارەبا لە ناڕاستی عێراق لە کارکەوتن و کورتێنانێکی گەورە زیاتر بوو لە کارەبا نزیکەی 7,000 مێگا کەمی کرد بەهۆی بڕینی گازی سروشتی بە تەواوی لۆ ماوەیەک لە مانجی ڕابردوو. بەتەکید دەبێ عێراقەکە دووبارە ینی مڕاجعە بکرێتن بەرژەوەندی هەردوو لا بپارێزرێ بەڵام ئەمەش بەستراوە بە هەوڵەکانی جدی عێراق چەند کار بکات لە وەبەرهێنان لە سەکتەری گاز سروشتی زۆرە لە عێراق ئەو یەدەگەی کە هەیە لە گاز سروشتی بریتە لە 127 تریلیۆن پێی سێجارە واتە عێراق بەهۆی بەو ژمارەیە دەبتە لە مەرتەبەی 12 لەسەر ئاستی جیهان کەچی هێشتا ئەو هاوردەی گازی سروشتی لە دەروی وڵات دەکات. ئەمە مانای وەیە استقلالی ئەم سامانە هایدرۆکاربۆنیە زۆر دواکەوتووە و تەنانەت لە 2 ساڵ و 3 ساڵی ئاخیر دەستیان پێکرد بە جددی کار بکەن بۆ لەوانەیە لە ماوەی 4 ساڵ عێراق بگاتە ئەو ئاستەی کە بتوانی پێویستی پێ نەبیتن بە هیچ گاز سروشتی لە دەرەوە هاوردە بکاتن و پێداویستی وێزگەکانی کارەبا پڕکاتەوە و ئەگەر زیاتریش پێشکەوت ئەم چالاکیاک و ئەو پلانانە ڕەنگە بتوانێ لە دوای 5 ساڵ یاخود 6 ساڵ ئەم گاز سروشتی هەناردەی بازارەکانی دەرەوە بکە و قازانجی زۆری بکاتن چونکە گاز سروشتی لەو ماوەی چەند ساڵی ڕابردوو 3 ئەوەندە نرخەکەی زیاد بوو بە تایبەت لەگەڵ هەڵگیرسانی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا. بەڵێ سپاس بۆتە دکتۆر گۆڤند شێروانیش هەولێرێ گەلمە.